وره خەڵک زۆر بێزار بووە نازانین ڕووی خۆ لە چێ بکەین لق نەما شوێن نەما جێگا نەما یعنی حتا قایم خامیش شارەوانی هەروە هەمومان ئاگادار کردوونەوە کاکە ئەمە لە وەزعی زۆر زۆر خراپدا دەژین یعنی کەس گوێی لێ ڕانەگرتینە ئێستاش چاوەڕێی ئەوە لە خەڵک دەکەن کە خەڵک دەنجیان پێ بدات ئێستا هەر ڕژێمەشی تر هەبایە حتا ڕژێمی بەعسیش کە دڕندەترین ڕژێم بوو لەوانەیە بەزەی بەو خەڵکی داهاتەوە بزانە ئێستا ئەو ماڵانە ببینە هەر هەمووی ئاوی چوویتە ناوێ هەمویان تووشی زەرەر بووینە ناڕحەت بووینە ینی بەڕاستی لە حیساب لۆ هیچ کەسێکیان نەکە جگە لە خوای گەورە ئێمە لە هیچ کەسێک ناترسن ملەتیش بەهاشار بێتەوە ئەوانە بە هیچ کاتێک خەمخۆری ئەو ملەتە نەبووینە بە هیچ کاتێک ئەوانە پەرۆشی ملەت نەبووینە تێدەگەی خەڵک لۆ گلەی و گازندەی خۆی لۆ لە پارتی و لێچێتێکە لەبەرەوەی دەسەڵاتداری ئەوەل و ئاخیر ئەوانن بە تایبەتیش پارتی داوان لێکەم لە هەموو دانیشتوانی ئەو کوردستانێ داوان لێکەم کە تۆزێک هە شار بنەوە ئەو جۆتە حەزبێ سزا بدەن چیدی کە باوەڕی بە پڕ و پاگندە و درۆ و دەلەسەکانیان نەکرد یعنی بەسە بەڕاستی بەسە یعنی خەڵک بێزار بوو خەڵک خاوەنی ماڵی خۆی نەبێتێ باشە من لە وڵاتێک دەژیم ئەوە ساڵی 2018 خەڵک وا دەچیت لەسەر بابرێن کەوکەبەکانی ئاسمان دەچێت لەوێ خانی دروست دەکەن یعنی ئێمەش لەو ژیانە و لەو نەهامەتێدا بژین ئێمە زۆر جار دەڵێن من مامۆستایەکم ئەوە 26-27 ساڵە خزمەتم هەیە ئەوە فەرموو جادەکانمانە ئەوە ماڵک ماڵ و حاڵمانە کاکە گیان باشە گەر یەکێک لە بەرپرسەکان ماڵی لەو گەڕەکێ بە ئەو گەڕەکەی بەو شێوەیە دەبوو بە قوربانی چاوەکانتان بم بۆ چەندەمین جارە ئەو هاالێ دێتن حکوومەت ئەو ڕەسیفیشی دانایە بەس ئەو پرۆژێ سندوقی بوو بەهۆی برێن گەندەڵی حکوومەتیوە کەوە کردیانە قەنتەرە ئەوە جادەی سیمەتری بوو بەداخەوە ئێستا جادەکە 6 مەترە جێ هەیە 8 مەترە بەهۆی ئەو لافایەوە ئاو چویتە ماڵ کەوا ناو مەطبەخ و برێن ئەوانەی هەموو عەدم کردینە و چەندان ماڵی دیکەش لێرە هەمووی تووشی لافاو بووە بەداخەوە و چەندین تەلەفۆنمان لۆ کردینە هەتا ئێستا عریق نەهاتیە ئەوە چەندەمین جارە ینی لەو کۆڵانێ ئەو شتە ڕوئەدا و ئاوە برین دەبیت و ئەسنا و ماڵان تا ئێستا
حکوومەت کەمتەر خەم بۆ لەوەی هەتا ئێستا خەمەشی لەو خەڵکە فەقیرە ڕەشڕوتەی نەخواردیا بەخۆیان لە ناو ڤێلایان خەڵکش لە ناو ئاو لە ناو مەزرا و لە ناو ئەو ئاوە پیسەی بژیت ینی لەو هەلو مەرجە نەخۆشە و لەو بێ ئیش و لەو بێ پارە و لەو بێ قەیرانی ینی تەمەشاکەی هەل لە دەرزیەشی هەتا ئاخیری ماڵم هیچ لە بەدەر نەچووە ئاخ باشە ئێستا ینی داوای لە چێەکەی چێ قەرەبوت بکاتەوە